ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 5 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. هەڵسەنگاندنی ڕێبەرۆجەلان کە لە 4 خاڵدا پێشکەشی کۆنگرەی 12مینی پەکەکەی کردبوو لە کۆتاژمارەی ڕۆژنامەی سەرخۆبوون بڵاوکرایەوە. هاوکات ڕۆژنامەی سەرخۆبوون پاش 44 ساڵ لە خەباتی چاپەمەنی کۆتایی با وەشانی خۆی ڕاگەاند. کۆنگرەی 12مینی پەکەکە و وەرگرتنی بڕیاری کۆتایی هێنان با ڕێبازی تێکۆشانی چەکداری هەواڵانی هێژە دوای 52 ساڵ مانگ و هەفتەیەک لا مێژووی تێکۆشانمان با شێوەیەکی فەرمی سەردەمێکی مێژووی لە دوای خۆمان جێدەهێڵین با مانایەکی کۆنکرێتی دیکە دەمانەوێت لەو سوسیالیزمەوە کە ئامانجی دەوڵەت نەتەوەیە تێپەڕین بەرەو قۆناغێکی مێژووی سوسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک هەروەک چۆن هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە. سەردەمێک لەبەر چوار هۆکاری بنەڕەتی دەبێت تێپەڕێنرێت. یەک لەبەر ئەوەی پەکەکە لە ڕووی جەوهەریەوە گەیشتووە بە تەمەنی سروشتی خۆی پێویستە بە فەرمی کۆتایی بەو کارانە بێنێت کە بە ناویەوە کراون مەبەست لەمەش کۆتایی هێنانی سوسیالیزمی بنیادنراوە با هۆکاری ناوخۆی پێویست بە کردنەوەی ڕێگەیەکی نوێی سوسیالیزم بارودۆخی دانان و پێکاتنی ناسنامەی کوردە. خاڵی دووهەم تێکۆشانی چەکداری وابەستەی استراتێژیکە کە ئامانجەکەی دەوڵەتنەتەوەیە بۆ دەرچوون و تێپەڕاندنی ئەم ئامانجە لە ناو بەرنامەی کۆمەڵگەی دیموکراتیکدا دەبێت خۆی بسپێرەتە یاسا و سیاسەتی دیموکراتیک بۆیە پێویست بەوە دەکات دەستبەرداری تێکۆشانی چەکداری ببێت پاداشت و وڵامدانەوەی ئەمەش دانپێدانانی مافی سیاسەتی دیموکراتیکی و گەرنتیەکەی یاسای یەکگرتووی بەهێزە. خاڵی سێهەم لەبەر ئەوەی کۆبوونەوە و دیالۆگ لەگەڵ دەوڵەتدا لە ژێر فەرمیەتی پەکەکەدا قبول ناکرێت پێویستی با کۆتایی هێنان بەو کارانە هەیە کە بە ناوی پەکەکەوە دەکرێت کە وەک توخمێکی گرنگ بووە با ڕۆژاو ئەمەش وەک ئامانجێک دەتوانرێت لا ڕێگشتیدا ببینرێت. هەروە لە خاڵی چوارم لا پێناو سەردەمێکی نوێدا پەڕینەوە بۆ ناو قۆناغی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک پێویستیە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە و هەمیش لە ڕووی فۆرمەوە ئەمە وەک ئالتەرناتیڤی سەردەمی دەستپێک لەو باوەڕەدام بڕیارەکانی کۆنگرە دەربارەی کۆتایی هێنان با کار و خەباتەکانی کە بە ناویەوە دەکران کۆمەڵگەی دیموکراتیک سیاسەت و یاسایی مێژووی دەبن و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم سووربوون لەسەر مرۆڤایەتی سووربوونە لەسەر سوسیالیزمی دەوڵەت نەتەوە کۆتایی هاتووە سوسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک سەرکەوتووە 27 نیسانی 2025 عەبدوڵڵا ئۆجەلا. چالاکی دانیشتن با داواکاری کۆتایی هێنان با گۆشەگیری و مسوگرکردنی ئازادەی جەستەی ڕێبەرۆجەلان کە لە بەردەم بارەگای جنێڤی نەتەوەی گرتوەکان دەستی پێکردووە لە هەفتەی 228مینی خۆیدا بەردەوامە. لە چالاکیەکەدا نوێنەرانی سندیکا کرێکاریەکان کە لە ژمارەیەک وڵاتەوە بۆ 113مین کۆنفرانسی نێونەتەوەیی کارچووبوونا جنێڤ بە بەشداریکردنیان لە چالاکیەکە پشگیری خۆیان دووپات کردەوە. بەنای کۆمیتەی چالاکیەوە بەیاننامەیەکیش خوێندرایەوە و تیایدا باس لە گەمارۆکانی کەمپی مەخمور کرا و داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی و بە تایبەتیش نەتەوەی گرتوەکان کرا لەو بارەیەوە هەڵویستی خۆیان ڕابگەێنن. Tamamı gelin Rojilata Navine u çareseriya tada Türkiye'ye ki dünyayı da jî ve çareseri kim karabine. Gelin Mahmure ne layıkı var zor destiyane. O kara devleti netevi van kalifat bekbilim ev baskıya ev zor destiyan ser gelin Mahmure berak kırın. Rahmadana Mahmure! Reşi! Rahmadana Mahmure! لە
لایەکی تریشەوە چالاکی ئشتگیری ئازادی لە شاری ستراسبورگی فەڕەنسا لە هەفتەی 677 خۆیدا بەردەوامە. ئشتگیری ئازادی بە داواکاری کۆتایی هێنان بە گۆشەگیری و ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت و هەر هەفتەیەک لەلایەن گروپێکی جیاوازەوە لەستۆ دەگیرێت. ئشتگیرانی ئەم هەفتەیە لەلایەن وڵات پارێزانی کورد لە سویسراوە ئشتگیریەکەیان وەرگرت. ئەرمانجا مێژی ئەوە و ئەم ڕێبەرتیە خۆ فیزیکی دناو خۆدا ببینێ ئەم لێ دەرێ بانگاوازی یê derdorên Tirkiyê dikin, hikûmeta Tirkiyê dikin. Ji bo ev çareserî provaka nebe, ji bo ev pêvajo sabote nebe, rojekî zû tu gavên ku tê xwestin wan gava bavê jî. کاردانەوەکان بۆ بانگەوازە مێژوویەکەی ڕێبەر ئۆجەلان و کۆنگرەی 12 پەکەکە بەردەوامە. لەو چارچەوەیەدا ئەندی کارل کەسایەتی نێودەوڵەتی کە لە پرۆسەکانی ئاشتی و دیالۆگ کاری ڕاوێژکاری بۆ زۆر وڵات کردووە لەبارەی بانگەوازێکی ڕێبەر ئۆجەلان و کۆنگرەی پەکەکەوە دەڵێت پەکەکە بەم بڕیارانەی دەتوانێت بۆ چارەسەری ئاڵۆزیەکان لە سەرانسەری جیهاندا ببێتە نمونە. ئەم بڕیارە لاڕووی تەکنیکی استراتێژی و ئەخلاقیشەوە بوێرانەیە. من لە پرۆسەی ئاڵۆزیەکانی نێوان ئیسپانیا و کەتۆلۆنیا توانیم وەک ڕاوێژکار کار بکەم و هەنگاوی یەکەمی ئەو پرۆسەیە ئازادکردنی سەرکردە زیندانی کراوەکانی ئیسپانیا بوو. ئەو پرۆسەیە بۆ چوارچێوەی کوردیش وانەی زۆری تێدایە و دوای ئازادکردنی سەرکردەکان دەبێت دەستوریش هەموار بکرێتەوە. هەروەها کار دەڵێت دەبێت کارکتەرە سەرەکیەکان کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن و لایەنی سیامیش دەتوانێت چاودێڕی پرۆسەکە بکات و ڕۆڵی دادوار بگێڕێت. ئەو لایەنی سێمیش دەکرێت دەوڵەت بێت یاخۆت ڕێکخراوێکی نێودەوڵەتی. لەلایەکی تریشەوە جۆسن جۆنگێردن ئاکادمیسیێنی هۆڵندی پێی وایە کە دەوڵەتنەتەوە و سیاسەتی تواندنەوە بەشێکی سەرەکی کێشەی کووردە. لەو بارەوێش دەڵێ بنەڕەتی دروستبوونی کێشەی کورد دامەزراندنی دەوڵەتنەتەوەی تورکایە. گەورەترین مەترسیش لا نەتەوەپەرستی و هێرشکاریەکانی دەوڵەتی ناوەندیدایە. دەشڵێ چارەسەرکردنی پرسی کورد با تێپەڕاندنی ئەو ئەقڵیەتە و دیموکراسی بوون دەکرێت. ئەو ئاکادمیسیەنە هۆڵندیە پێشی وایە بۆ ئەوەی پرۆسەکە بە باشی بەڕێوە بچێت دەبێت بەربەستەکانی بەردەم پەیوەندی ڕاستەوخۆی نێوان ڕێبەر ئۆجەلان و پەکەکە هەڵبگیرێن و ڕاشیگەن. بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بگاتە سەرکەوتن دەبێت ئاستەنگیەکانی پەیوەندی ڕاستەوخۆیی ڕێزۆجەلان لەگەڵ سەرکردەکانی پەکەکە هەڵبگیرن. هەروە تیشی دەبێت دیداری ڕاستەوخۆ لە نێوان سەرکردە سیاسیەکان ئەنجام بدرێت و خاڵی گرنگ و بربەستی بەردەم چارەسەرکردنی ئەم پرسێش بابەتی نکۆڵی کردنە. وتیشی دەبێت دەوڵەت ئەوە قبول بکات کە پەکەکە هۆکار نەبووە بەڵکو ئەنجامی سیاسەتی نکۆڵی بووە. ئەگەر دەوڵەت کۆتایی بەو هۆکارانە نەهێنێت ئەوە پرۆسەکە ئەنجامگیر نابێت و لە کۆتاییشدا دەڵێت بۆ ئەوەی ئەم پرۆسەیە با دەردی پرۆسەکانی دیکەوە نەچێ ڕەنگە پێویست با ڕۆڵی لایەنێکی سێمی سەر بەخۆ بکە. لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی مەخمور بۆ هەردوو شەهیدی ڕەنجدەر ساڵح سیرتی و جەلال هەلالی کە لە کاتی جیاوازدا با هۆکاری نەخۆشی گیانیان لەدەستداوە لە ڕێکخراوی خانوادەی شەهیدانی کەمپەکە بە بەشداری بنەماڵی شەهیدان و خەڵکێکی زۆر با مەراسمێکی شایستە بەڕێوەبرا. جوانە سێرتی کچی شەهید لە سەرناوی خانوادەی شەهید ساڵح سێرتی پەیامی خوێندەوە و باسی لە قوربانیدانی زۆری شەهید ساڵح کرد و پەیامی بەردەوام بووی لە سەر ڕێگەی شەهیدان دووپات کردەوە. هەروەها مەسعود هلالیش برای شەهید لە سەرناوی بنەماڵی شەهید جەلال هلالی پەیامی خوێندەوە و ڕاشیگان لەسەر ئەم بنەمایە کە ڕێبەر ئۆجەلان دەڵێت هەر شەهید بوونێک فەلسەفەیەکی نوێ ژیانە بەم بۆنەیەوە دەڵێن شەهید ژیانە و ژیانیش نامرێ. لە شاری سلێمانی پرسەی گەریلایی شەهید عەباس باران بەڕێوە چووکە لە ڕۆژی یەکی مانگی 6 2025 لە هەرێمی زاپ شەهید بووە. خانەوادەکەی
دەڵێن شەهید هەمیشە ڕێهەواڵی بۆ خۆی بە بنەما دادەنا و دەیوت تا خاک ئازاد نەبێ ژیان نابێت و ژیانێکی بێسەرک بۆ خۆم شایستە نابێنم. لەلایەن ئیبراهیم محەممەد لە سەرناوی کۆمیتەی شەهیدانی پەکەکە لە باشوور وتارێک پێشکەشی ئامادەبووان کرا و وتی شەید عەباس باگیانی پارێزگاری لا خاکی پیرۆزی کوردستان کرد. دواتر ئیسماعیل عەلی برای شەید عەباس لە سەرناوی بنەماڵەی شەهید لێدوانێکی پێشکەش کرد و وتی شەید عەباس پێنجەمینی شەهیدی بنەماڵەکەمانە، ئێمە بنەماڵەیەکی تێکۆشەرین و شەید عەباس هەمیشە ڕێهەواڵی بۆ خۆی بە بنەما داناوە. لا دانیشتنی پەرلەمانی تورکیا لەسەر پاکێجی یاسای سزادان و ڕێوشوێنە ئەمنیەکانی ئاکەپە و مەهەپە کە بۆ ڕایگشتی بە پاکەتی دەیەمی دادوەری ناسراوە لە پەرلەمانی تورکیا پەسەندکرا. 8 خاڵ لە پاکێجەکە لابران کە لە پاکێجە 3 خاڵێکەدا هاتبوون. ئەم پاکێجە وڵامی خواستە چاوەڕوانکراوەکانی کۆمەڵگا ناداتەوە. یەک لە چاوەڕوانیە گەورەکانی کۆمەڵگا ئازادکردنی زیندانیە نەخۆشەکان بوو، بەڵام لە پاکێجەکەدا بەم شێوەیە دانرا بوو. ئەو زیندانیانەی کە نەخۆشی قورس یا کەم ئەندامیان هەیە و ناتوانن لە زینداندا بژین لە ماڵەوە دەتوانن سزاکەیان تەواو بکەن. لە کاتێکدا ئەم مادەیە بەندە بە دەستگای پزیشکی دادوەریشەوە کە هەمیشە بڕیاری سیاسی دەدات. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم یاسایە ئەو تاوانبارانە ناگرێتەوە کە سزای هەتاهەتاییان بەسەردا سەپێنراوە و ئەمەش دەرخەری ئەوەیە کە پاکێجی داد کە لەلایەن ئاکەپە مەهەپە ئامادەکراوە هیچ ناگۆڕێت. دیلان کۆنت ئایان پەرلەمانتاری دەم پارتی شاری ڕۆحا ڕخنەی لە پاکێجی دادگرت و ڕایگەیان پێویستە گۆڕانکاری بنەڕەتیتر ئەنجام بدرێ و ئەو بەڵێنانەی کە لەلایەن دەوڵەتەوە دراون جێبەجێ بکرن. هەروەها مەراڵ دەنیش بەشتاشیش هاوتەبێژی کۆنگرەی کۆمەلگەی دیموکراتیکی هەدەکە وتی کە ئەم پاکەیجە لەگەڵ ڕۆحی پرۆسەی ئاشتی هاوسەنگی نییە و بە تەواوی دژی کووردە. هەروە ڕاشیگەیان ساڵانەکە داوای هەڵوەشانەوەی یاسای دژە تێرۆر دەکەین کە لە دژی کووردا داڕژراوە، بەڵام هەر لە جێی خۆیەتی و ئێمە ئەمە قبول ناکەین. شاندی کوردی کە دوای کۆنفرانسی یەک ڕێزی و یەک هەڵویستی کورد لە ڕۆژاوای کوردستان دامەزرابوو بە ڕاگەیاندراوێک هاوسەرۆک و ئەندامانی خۆی ئاشکرا کرد. با پێی ڕاگەیاندراوەکە شاندەکە لە چواری حوزەیران کۆبوونەوەی دامەزراندنی خۆی بە ئامادەبوونی مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدە و ڕوهڵات ئەفرین فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژنیە پەژە و ئیلهام ئەحمەد ئەندامی دیوانی کۆنفرانسەکە ئەنجام داوە. ئەندامانی شاندەکە کە ڕاگەیاندراون بەم شێوەیە هەرێکە لا پەروین یوسف و محەممەد ئیسماعیل وەک هاوسەرۆکی شاندەکە هەڵبژێردران و هەروە هەیە هەریەکە لە ئەڵدار خەلیل، ڕێحان لوقۆ، ئەحمەد سلەیمان ئۆسۆ و ساڵح دەرویش و نەسرەدین ئیبراهیم و فەیسەڵ یوسف وەک ئەندامانی شاندەکە دەستنیشان کران. وەزیری دەرەوەی ئێران لە وتارێکدا سەبارەت بە دوایین پێشاتەکانی پەیوەست بە دانووسانەکانی ئێران و ئەمریکا جەختی لەسەر نهێنی وردەکاریەکانی ئەو تووێژانە کردەوە و دەڵێت لا ئیسرائیل ناترسین بەڵام هەڕەشەکانی با جددی وەردەگرین. عەباس عەراقچی لە درەجەی قسەکانیدا بە ئاماژە با دۆخی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران دەڵێت دامەزراوە ئەتۆمیەکانمان با شێوەیەک بنیاتنراون کە لە بەرامبەر هێرشەکاندا زۆر پتەون. هەروەها تووشەتی پێشنیاری ئەم دوایەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێداچوونەوەی بۆ دەکرێت و لاکاوی گونجاو و بە پشبەستن بە بەرژەوەندیان نەتەوەیەکانی کۆماری ئیسلامی ئێران وڵامی دەدرێتەوە. لە بەشێکی تری قسەکانیشیدا ئاماژەی بە هەڕەشەکانی ئیسرائیل کرد و ڕایگەیان ئێمە هەڕەشەکانی ئیسرائیل با جددی وەردەگرین بەڵام لێیان ناترسین. عێراقچی جەختی لەسەر بەردەوامی ڕێبازی دیپلۆماسی کردەوە و باسی لەوە کرد پێم وایە هێشتا پەنجەری دیپلۆماسی کراوەیە و ئەگەری ڕاستەقینە هەیە بۆ دۆزینەوەی چارەسەر لە ڕێگەی دانوستاندەوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.